رووسیا بەچڕی بردومان دەکات و ئێران هێز ڕەوانە دەکات و ئەمریکاش سەرقاڵی پشگیریکردنی زیاتری ئۆپۆزیسیۆنە و داعشی شوێنەوارێکی تری شاری تدموری تەقاندەوە. ئەمە دوایین ململانیەکانی سووریایە. بۆ پێنجەم ڕۆژ فڕۆکەکانی رووسیا چەند پێگەیەکیان لە شارەکانی حەمس و حەلەب و لازقیە بردومان کرد کە بەوتەی ئۆپۆزیسیۆنی سووریا پێگەکانی ئەوانی کردوتە ئامانج. وتەبێژی وەزارەتی بەرگری رووسیا تاکید دەکاتەوە لە ڕێگەی گورزە ئاسمانیەکانیانەوە توانیویانە پەیکەری فەرماندەیی داعش لە سووریا لە کار بخەن و هێڵی گەیاندنی کۆمەک بە داعش ببچڕێن و زیانی گەورە بە ژێرخانی ئەو ڕێکخراوە بگەێن. ڕواگەی سووریاش بۆ مەفەکانی مرۆڤ دەڵێت لە سەرەتای دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکانی رووسیا لە سووریا لانی کەم 39 هاوڵاتی مەدەنی کوژراون. لای خۆشیەوە ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا پێداگری دەکات کە فڕۆکەکانی رووسیا هەموو گروپە چەکدارەکانی ناو سووریا دەکاتە ئامانج و جیاوازیش لە نێوان ئۆپۆزیسیۆنی میانڕە و تونڕە و ناکات چونکە هەردوو لایەن چەکیان هەڵگرتووە. هاوکات فڕۆکەیەکی رووسی بواری ئاسمانی تورکیای لە شاری هەتای لە نزیک سنووری سووریای بەزاند. ئەوەش ناڕەزایی تورکیای لێکەوتەوە و وەزارەتی دەرەوەی تورکیا بانگێشتی باڵێزی رووسیای کرد تا ڕوونکردنەوە بدات. وەک وەڵامدانەوەیەکیش بۆ هێرشە ئاسمانەکانی رووسیا لە سووریا، ئاژانسی ڕۆیتەرز لە زاری ژمارەیەک بەرپرسی ئەمریکاوە ڕایگەیاند حکوومەتی واشنگتن سەرقاڵی چۆنەتی فراوانکردنی پشگیریەکانێتی بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا و بۆ ئەمە بەستێژ لەگەڵ بەرپرسانی تورکیا لە گفتوگۆدان. لەلایەکی ترەوە ئاژانسی سەحامنیوزی ئێرانی بڵاوی کردەوە هێزەکانی ئێران و چەکدارانی حیزبوڵڵا لە ئامادەباشیدان بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنێکی وشکانی لە سووریا لە ژێر سەرپەرشتی رووسیا. ئاژانسەکە ئاماژەی بەوەش کردووە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 3 لیوای سوپای ئێران و 1500 چەکداری حیزبوڵڵا گەشتونەتە شاری دیمەشق و چاوەڕوانی فەرمانن تا بە پاڵپشتی فڕۆکە جەنگیەکانی رووسیا هێرشی بەرفراوان بۆ پشگیریکردن لە ڕژێمی بەشار ئەسەد ئەنجام بدەن. لە دیدارێکیشیدا لەگەڵ کەناڵی خەبەری ئێرانی بەشار ئەسەد ڕایگەیاند وڵاتانی خۆرئاوا دەیانەوێت سووریا و نیشتیمانی عەرەب وێران بکەن و هۆشداریدا کە ئەگەر هاوپەیمانەتی رووسیا و ئێران و سووریا دژ بە تیرۆر سەرکەوتوو نەبێت ئەوە تەواوی ناوچەکە وێران دەبێت. لەلایەکی ترە و لە دوای خاپڕکردنی دوو پەرستگای مێژوویی لە شاری تدمور، چەکدارانی داعش کەوانەی سەرکەوتنیان لە شارەکە تەقاندەوە کە مێژووی دروستکردنی بۆ 2000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە و لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە تدمور وەک میراتێکی جیهانی ناوی تۆمارکراوە. کەوانەی سەرکەوتن بۆ سەردەمی ڕۆمانیەکان دەگەڕێتەوە و بە یەکێک لە سەرەکی ترین شوێنەوارەکان لە سووریا ناودەبرێت. کاروان شێخ موحسین NRT